ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەو پرسیارتان پێشکەش دەکەم. هەمووتان ئاگادارن شەوی پێنجشەممە لە هەولێری پایتەخت ڕووداوێکی دڵتەزیێن ڕوویە کە پزیشکێک بە دەمانچەوە هەڵدەکوتێتە ماڵ خەزورانی، چوار کەسی ماڵە خەزورانی دەکوژێت و منداڵێکی خۆشی بریندار دەکەن. ئەمە ڕووداوێ بوو کە هەمومان بەڕاستی پێی بێتاقەت بووین، دڵگران بووین. ڕووداوەکەیش لای هەموو کەسێک ڕوونە کە چی ڕوویە. من بۆیە ینی نامەوێت زیاتر لەسەری قسە بکەم، بەڵام ئەوەی کە من ئەم ێوارەیە قسەی لەسەر دەکەم ئەوەیە زۆر جا قسە لەسەرەوە کراوە کە ئەو کەسانەی کە چەکەڵەگرن، کەسانێکی چەکدارن یاخود کەسانێکن ئاستی ڕۆشنبیریان لە ئاستێکدا نییە کە ڕوبەڕووی کۆمەڵێک ڕوودا و ببنەوە. بەڵام گرفتەکە ئەوەیە کاتێ پزیشکێک یاساناسێک کەسانێکی لە ناو کۆمەلگا ناویان دەبرێ کەسانی ڕۆشنبیر ئەم تاوانەکەن قورسترە بەراورد بە کەسانێک کە لە ئاستێکی خوارە ئەو ئاستە بن کە ناویان لێنراوە کەسانی ڕۆشنبیر و خوێندەوار. هۆکارەکان زۆرن، ئەگەر هۆکاری کۆمەڵایەتیە خۆم هۆکارە کۆمەڵایەتیانە دەکرێت بە گفتوگۆ چارەسەر کرێ، یان نەخێر ئەگەر قانونیە دەکرێت لە ڕێگەی دادگاکانەوە چارەسەر کرێت. گرفتێکی دیکە ئەوەیە کێنم کەسانەی کە بە ئاسانی چەکیان دەست دەکەوێت و چەک بەکاردێنن بۆ کوشتنی بەرامبەریان. ئەمانە کۆمەڵێک گرفتن لە ڕابردووشدا ڕوویانیاوە، بەڵام تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. من زیاتر ئەمڕۆ جەخت دەکەمە سەر دوو بابەتێکیان بۆچی ئێمە بە ئاسانی چەکمان دەست دەکەوێ و کوشتنی پێ ئەنجام دەدەین. هۆکارێکی دیکە کە ینی دەبێت قسەی لەسەرکە ئەوەیە ئێمە بۆچی پەنا نابینە بەر یاسا و دادگاکان بۆی کێشەکانی خۆمان یەکلایی بکەینەوە. هۆکارەکە چییە؟ نەبوونی متمانەیە یاخود نەخێر ئێمە چاوەڕێی ئەو کاتە زۆرەی دادگا ناکەین تا بڕیارێکی یەکلاکەرەوە دەدا بۆی کە کێشەکانمان یەکلای ببێتەوە. جا ئەم ێوارەیە من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری هەریەکە لە شوان سابیر یاساناس لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمە کە خۆشی کەسێکی چالاکە لە بواری ڕێکخراوەکان و هەروە لە بواری مافەکانی مرۆڤ، لەگەڵ دکتۆرە ڕووبارمەجید مامۆستای زانکۆ لە کۆلێژی یاسا لە زانکۆی سلێمانی بە خوشحاڵیەوەیش میوان و بەخێر بێن. هەروەها هەر لە ناو ستۆدیۆ بە ڕێز مامۆستا ئازاد جەلال ڕاوێژکاری خێزانی کە جەنابیشیان میوانن زۆر بەخێر بن سەرچاو هەمولاتان. پێویست نییەوە لە بەرەوەی ڕووداوەکە لە هەولێر ڕوویاوە. پێم خۆشە بچمە لای کاک شوان سابیر. کاک شوان، بۆچی ئەم تاوانانە ڕوو دەدەن؟ خۆ ئەکرێت تاوان ڕووبە، بەڵام بەم شێوەیە تۆزێ ینی قورسە. ئێمە بۆ تاوەکو ئێستا نەمانتوانیوە هەم لە ڕێگەی دادگاکانمان و کێشەکانمان یەکلایی کەینەوە، هەم بۆچی ئێمە بە ئاسانی دەتوانین چەکمان دەستکەوێ و تاوانی پێ ئەنجام بین. فەرموون. بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەران، سڵاو لە میوانەکان، چە ئەوەی ئوستۆدیۆ چە ئەو مامۆستایی سلێمانی سوپاسان دەکەین. ڕەنگە بۆ من لەو دوو بەڕێزەی تر ناخۆشتر بێ کە قسە لەسەر بابەتێکی ئاوا بکەم لە بەرەوەی هەم دکتۆر سیروان ڕەفیقێکی دەیان ساڵەی خۆمە و هەم خێزانەکەشی کە لە نزیکەوە دەمناسی و یعنی با بڵێن هاوپیشەیە لەگەڵ خێزانەکەم و تێکەڵاوەتیەکمان هەیە و هەم لەبەر ئەوەی کە ماڵی خەزورانی خەڵکی کۆیان کە ئەویش دیسان تۆزێک لەوان نزیکم دەکاتەوە. ڕەنگە بۆ من ناخۆشێ، بەڵام ئینشاءالله هەوڵ دەدەین بە حیادیانەوە بە میهەنیانەوە ئەو بابەتە تاتوێ بکەین. با پرسیارەکە دوو ئاراستە وەردەگری. ئاراستە یەکەمیان پەیوەندی بە بوونی چەکە لە ناو کۆمەلگا و پەیوەندی دووەمیان بۆچی ئەو تاوانانە ڕوودەدا کەچی لە مەحاکم با بڵێن یەکلاییکردنەوەکانیان دوا دەکەوێت. مەوزوعی با بڵێن بەچەککردنی خەڵکانی سڤیل ئەوە ساڵانێکی دوور و درێژە لە پێشی
هاتنی داعشەوە ئێمە وەکو کۆمەڵگەی مەدەنی وەکو کۆمەڵێک لە چالاکوانان کۆمەڵک لەوانەی کە بە ڕۆشنبیر وەسف دەکرێن بانگێشتی حکوومەتی هەرێمان دەکرد بەوەی کە ناکری هیچی تر چەک بۆ شێوە بەربڵاوە لە دەست خەڵک بێ هەتا ئەوانەی کە عناسری وەزارەتی ناوەخۆ وەزارەتی پێشمەرگەشن نابێت چەک لە ماڵیان بێ دەبێت چەک لە کاتی ئیشکردنیان چەک بەکاربێنن و هەڵی بگرن لە دوای ئەوە ئێمە چکە من تەمەنێکمە عسکەرین کردو کاتی خۆی دەچوینە وحدەی عسکەریە لەوێت چەکمان ئیسیلام دەکرد کە ئیجازەما وەردەگرا داهاتی ومارە چەکە دەبوایە تەسلیمی مەسجە بکەینەوە ئەوە نەبوو چەک لەگەڵ خۆتا بینی بەناو بازار و بەناوەوە بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێم دەیکا ئەگەر بشێ نایبنی حکوومەت ئەوەی کە ئەو دەسەڵاتە دەیکا لە هیچ لە قوتو هیچ عتارێکانە لە ئەجێندا هیچ دەوڵەتێکانە لە ئەجێندا هیچ بابڕین کۆمەلگایکی ڕێکخرا و یاسا سەروەر نییە بەوەی کە ئاسایشە چەکی پێیە مرورە چەکی پێیە مۆزەفی وەزارەتەکانی تابعی وەزارەتی ناوەخۆ ئەو ئیجاد جنسیە اینجا ئەوەیە هەموو چەکیان پێەیە پێشمەرگە چەکی پێەیە خەڵکانی سەڤیل چەکی پێەیە ئەغڵەبی سایقەکانی ئەوانەی کە لە هەولێر سایق تەکسی بڕوام وایە لە دۆک و لە سلێمانی و لە شوێنەکانی کەژوا بێ ئەغڵەبیان چەکیان پێەیە لە دوکاندارەکان ئەغڵەبی چەکی پێەیە ئێمە داوایەوەمان کرد کاکە چەک دەبێت تەنها بۆ ئەو کەسە بێ کە لە کاتی دەوامی فەرمیە کە مەسئولیەتی بەس کاک شوانەگەرالەوە قەوسێ بە من بێ وەڵا بە یارمەتیت خۆکە دکتۆر سیروان خۆ چەکدار نەبووە یعنی قسەکە لەسەرەوەیە پزیشکێک چۆن چەک پەیدا دەکات و تاوانی پێنجامە یا پارێزەرێک یا هەر کەسێک داهاتمە سەرەوە بەڵێ 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 داهاتمە سەرەوە چەک چۆن پەیدا دەکرێت جەنابەت چ چەکێکت دەوێت دەمانچەت دەوێت بە ئەنواعی یا کلاشکۆفت دەوێت بە ئەنواعی دۆشکت دەوێت بە ئوحادی و بە سونائی و بە ڕوبعی کامەی دەوێت بەیانی وەرە بەیەکەوە دەچین دەیکڕین تا بازاڕی چەک ئێمە حکوومەتی شەزانێت لە هەولێر و لە ئەگەر شوان سابیر بیزانێ و ئەو میوانە بەڕێزەی لەنە ئوستۆدیۆ لەگەڵ تا بیزانێ ئەو میوانە بەڕێزەی لە سلێمانی بیزانێ معقول لە حکوومەتی هەرێم نەیزانێ ئەوە لەلایەکیکەوە هەندێکیان مۆڵەتیان بۆ کراوە گرفتەکە لەوەیە هەندێک لەو کەسایەتیانە جا پارێزەرە دکتۆرە مامۆستای ئاینیە نازامچی ئەوان هەتا لە وەزارەتی ناوەخۆ مۆڵەتیشیان پێدەدرێ من تێناگەم مامۆستای ئاینی بۆ دەبێت چەکی پێبێ دکتۆر بۆ دەبێت چەک هەڵگرێ محامی بۆ دەبێت چەکی پێبێ دادۆر خودی دادۆر خۆی بۆ دەبی چەکی پێبێ ئەوانە هەموو کەم و کوڕیەکان لە من دەیگەڕێنمەوە بۆ کەم تەرخەمی حکوومەتی هەرێم و بە تەحدید وەزارەتی ناوەخۆ کە نەیتوانیوە تەعاملێکی سەلیم تەعاملێکی یاساییانە لەگەڵ ئەوەی کە ئێمە قانون حەملە سلاحمان هەیە قانونەکە دیاری کرد باش ئەو بیانوەگە کەسێ بڵێ لەبەر مەترسی لەسەر ژیانم من چەکەڵەگرم مەترسی لەسەر ژیانمەیە دادوەرێک هەر کەسی دیکە ئەو کات بەڵێ دیسان حکوومەت مقاسیرە بەوەی کە ناتوانێ لایەنی ئەمنی ژیانی ئەو کەسە بپارێزێ بۆی ئەو کەسە دەڕێ چەکم بدێ با من خۆم بپارێزم کەواتە ئەوە بەڵگەیە لەسەر کەم و کوڕی لەسەر کورتێنانی حکوومەت لە زەمانکردنی حیاتی خەڵک بۆیە خەڵکانە بۆ بەرچەک دەبا ئێستا من ئەگەر بزانم هیچ هەڕەشەیەک لەسەر نییە کەس ناتوانێت بەچەکەەوە هەڕەشە و کاتە من بۆ چەک دەکڕم لەبارەی داینە بەڵام کاتێک کە دەزانم حکوومەت مقاسیرە لەوە دەستگاکانی ئەمنی مقاسرن لەوە ئەو کاتە ناچار دەبم من بۆ خۆم ئەوەیەک بۆ خۆم دروستکەم چەک دابی بکەم داینێم لە ماڕی ئەوانە بۆ ئەوەی ئەگە خوانە خواستەی ڕشێک شتێک کرا دائما ئەو مەبدەعەشەیە ئەوەی کە چەکی پێبوو واتە بەردەوام دوژبنەکەی بەرامبەریەتی لەبەر ئەوە ممکنە لە دەمەقالێکی زۆری ئەتیادیدا هانا بردێتە بەراوچەکە لە تێکنەگەی شتێکدا هانا بردێتە بەراوچەکە بۆیە دیسان دەیڕێمەوە وەزارەتی ناوەخۆ بە دەرەجە یەک مەسئولە لە هەموو ئەو حاڵەتانی بەکارهێنانی چەک و دوور کوشتن بە چەک و بریندارکردن بە چەک و بەکە هەتا لە تەقەکردن لە مناسەبات تو ئاگالی لە مناسەبەکان کە مناسەبەک دەبێ ئەوە لە دایکبوونی حزبە و ئەوە لە دایکبوونی سەرۆکە ئەوە لە دایکبوونی پێغەمبەرە و عەلەیهی سەڵات وسەلام ئەوە لە دایکبوونی نازام چێ ئاسمان دەبێتە چراخان لەگەڵ تەقەوە ئەوە لە چ وڵاتێک ئەو شتە هەیە کاکە بەس لە ئێمە هەیە نەک دەیان جار هەزاران جار بە یاداشت بە نووسرا و بە
بە کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی ناوەخۆ لە کابینەیەک لە دوایەکە دانیشت و قسەمان لەگەڵ کردوین هەر وعدی ئەومان پێدەن باشە بسەچە ئەو دوای ئەوەش وعدەکان هەروەکو عودی ئینتیخابی بڵقی سەرئاو دەردەچەوی چیان پێ ناکرێت زۆر باشە گەڕێم وڵات مامۆسازات ینی ئەمە باس ئەم دوو بەڕێزیانی قانونین من ئەمەوێت جەنابەت لە ڕووی خێزانیوە ینی ئەمە بەڕاستی کێشەیەکی خێزانی بووە کە ڕوویاوە ئێمە زۆر جاریش هەبووە لەم جۆرە کێشانە هەر ڕوویاوە قەتڵ عامی ئاوای تیاکراوە و خەڵک کوژراوە چۆن نەتوانین ئێمە بگەینە دەرەنجامێک کە بە گفتوگۆ کێشەکانمان چارەسەکەین پەنا بۆ چەک و کوشتن نەبین ئوستاجیان وڵای ئوستاز من بۆ چوونم وایە زۆر جار مەسەلەکە پەیوەندی بە چەکی شەوە نیە بەڵکو پەیوەندی بە دەرهاوشتەی توندوتیژی کۆمەڵایەتی کۆمەلگەی کوردیەوە هەیە من ڕەنگە تێبینیشمە بێ لەسەر خودی پێشێکەکەش ئەوەی کە ئێستا هەیە ئەوانی کە لەیەکی بەرزی خوێنواریان هەیە ئێمە لە کۆمەڵاسی پیانەڵی متعلم بەڕاستی هەرگوناحە هەندێک جار ئێستاەوەی کە زۆر جار ئێمە تێبینیمان کردووە لە ناو خێزانە ڕۆشنبیرەکانە یعنی ئەوەی کە توندوتیژی هەیە لە هەمبەر هاوسەرەکانیان لە ناو خێزانە سادە و عشایرەکان ئەوانە نییە بۆ زانیاریت وەڵام من هەرویستم بۆ ئەمە مۆدیانە بەدەست خەزوتم ویستم ئاوا بۆ ڕاست بە شەرت نییە نەبەتاکید کەسێکیش دکتۆرایە بێ پسپۆر بێ حاکم متعلممان هەیە و توندوتیژ نەبێ بەتاکید ئێمە ئەنجا ئەمە خاڵێکی تریش ئەوەی کە تۆ فەرموویت ئێمە هەر لەم کۆمەڵگەیین احترام بۆ ئەو یاسەناسە و ئەو بەڕێزەی تریش هەیە هەموو ئەم وڵاتی ئێمە وڵاتێکە لەسەر بنەمای پرەنسیپە عشایرەکان شتەکان حەلەکرێت ئەسڵان من کاتی خۆی لە 2000ەکانە لە زانکۆ بووم پڕیان کردبوو لە قبول خاص بەشی یاسا بەخوا من لەبیری نەچی ئوستاز من کچەکەی خۆم بەورە مەبەستم جەنابنیە ینی حەز ناکەم ئەو مناڵەکانی خۆم بچنە بەشی لەبەرەوەی شتێک لێرە حکومەکە تەحکومەکە بابەتە عشایریەکانە زیاتر ئەوەی کە ئێستا دیوەخانانە لەم کۆمەڵگەیە هەیە کە 12 ملیۆن وەرەگرێت کە 10 ملیۆن وەرەگرێت ئەمە ئەزانێ سبەی بۆی چارەسەرەکەن ئەگەر نەک مەسەلەن قەتڵ و عامی دەکەسیشکە قەتڵ و عامی یەک بنەماڵشکە سبەینە زۆر بە ئاسانی بۆی چارەسەرەکەن ئەنجا ئێمە من یە قەوسم بیت ینی من زۆربەی کات لە یاساناسان مقابلەم کردوتەنانەت حاکمەکان شەڵێ ئەم دیوەخانانە هاوکارێکی باشن بۆ زوو یەکلایکردنەوەی دۆسیەکانی ئەزانی لە کۆمەڵگەی کوردیا ڕاستە بەڵام تۆ کاتێک حقیقەتەن هەندێک شت هەیە ئەوەی کە من لە سوۆشەڵ میدیا ئەم یاسایانە لە هەمبەر ئەوانەی کە ئەم تاوانن ئەنجامەکەن ئەبێت تند بێت بەڵام تند نییە ئوستازی خۆشەویست حقیقەتەن ئەوەیە تۆ لە هەموو خێزانێکە کێشە هەیە بەڵام تەکنیکی چارەسەرکردنی کێشە لە کۆمەڵگەی کوردی ئێمە هەندێک کێشەمان هەیە تێبڕە هەندێک کێشەمان هەیە ئاشکرای هەندێک کێشەمان نییە هەندێک کێشەمان هەیە بڵین هەمیشەیە ئەوەی کە هەمیشەیە حقیقەتەن لە کۆمەڵگەی کوردی ئەمە سیرکە من خانەیەکی ڕێنمای خێزانیم هەیە شەممان کەیسی دابینم ئەو کەیسە خێزانیانی کە ڕوبەڕوومانە بێتەوە تەسەورکە تقریبا ئەمڕۆ سێ چوارێک لەوانە تەلەفۆنیان کردووە مامۆسا بڵی ئەم کارەساتە بێتە هۆی ئەوەی کە ئێمەش کێشەمان هەیە لەگەڵ خەزوورمانە و ژنەکانیان لێسەنوێتەوە و بلۆچیان کردوین کچەکانمان بنەوە تەسەورکە یعنی تەسەور بەم عقلێتە یا ئەمە عقلێتێکاڵە شاڵڵا منی جوام کردە کاکە تۆ لەناو کۆمەڵگەیەکەی ئەم کۆمەڵگەی ئێمە سیرکە ئەمەنە بە ئاسانی زەواج بەرهەمیەت و دوایش لە پڕجا ئەبێتەوە ئەم کێشە خێزان بە تایبەتی لە کاتی بەرەمێنانی مناڵە یعنی زۆر من هەمیش شەوتومە ئەوانەی کە ئەمانە ئەکەنە پاسا و زۆر جار بۆ مەسلەی ئەم شتانە کە مناڵ بەرهەم هەبوو تۆ تەکنیکێکە بێت تەکنیکی ڕوبەڕووبوونی ئەزانی ئێمە گوێمان لێ ناگیرێت گوێ ئەڵێ مامۆستا گوێم لێ ناگرێت خەزوورم مەبەستمەوە نییە داوای لەبەر نەکەم یعنی مەبەستمەوە کاکە تۆ گوێ لە کچەکە دەگەی کاتی کێشەی هەیە باشە هەموو شتێگەڵێت باشە دەستی خۆش بێت من حتا زۆر جار لە ڤیدۆکانی شاوتومە لە گرتەکان ئەوتومە کاتێک لە کەیسێکا بووین مەسەلەن بۆ نمونە پیاوەکە بانگەکەی ئەو گەنجە کاکە تۆ کێشەت لەگەڵ ماوسەرەتا هەیە بەڵێ ینی خۆم لە کێشە هەتا لەو ڕۆژانی پێشوە بەخوا باوکی بانگی کردووە کاکە ئەم کچەی من خراپە نەوەڵڵا کچەکەی من کورتەنامی پێوەگیراوە نەوەڵڵا ئەی کچەکەی من خیانەتی لێکردووی نەوەڵڵا ئەی کاکە بۆ لەگەڵ کچەکەمە بۆ لێ ئەی بۆ توندوتیژی بەرامبەرەکەی حقیقەتەن لەوێ کابرا چیەکە ینی زمانێک کە بەکارێنێت لە هین هەیە ڕزای مارملکە ینی زمانێک کە بەکارێنەڵێ هەموو ڕێگاکان ڕێگایك ڕێگای بەرەوخوا ینی هەندێک جار توندوتیژەکە بربەستە ئێستاش لەناو عقلێتی ئێمەیە ئەم عقلێتی کە ئێمە هەیە یعنی دوجار پەنا ئەبێنە بەر ئەم حاڵەتی توندوتیژیە بۆ کۆتاییێنان ئەزانی تۆ گەر گوێ لە خاوەنی و کێشانە بگری ڕەنگە چارەسەر ببێت ینی کە سیرکە زۆربەی قسەکە لەسەرمە ینی ئەمانە بۆ ئەم
نێنێ نادرکێنن بە دوای چارەسەرە ناگەڕێن پەنا بەنە بەرەمە کەسیان یا نییە. ئەمە دەرەنجامی کۆمەڵێک گفتوگوی ناگاتن ئەنجام بێ پەنا بۆ کوشتنەکە بە ئوستاز دەرئەنجامی ئەو حاڵەتە سایکۆلۆژیەکە هەیەی خۆڕەنگ ئەم دکتۆرە مەسەلەن کێشەیەکی نەخۆشی لەگەڵا بێت خۆڕەنگ حاڵەتی سادیزمی لەگەڵا بێت مەسەلەن چێژ وەرەگرێ لە ئازاردانی بەرامبەر خۆشوکو ئینسانێک دەرئەنجامی ئەو کولتورە کۆمەڵایەتیە کە تیایدا ژیاوە دەرئەنجامی ئەوەیە کە ئەو کۆمەڵی کێشەی هەیە لەگەڵ هاوسەرەکەی بەڵام بە تەکنیکی چارەسەری ناکەن پەنا ئەبەنە بەر کۆمەڵی ڕێگەی حاڵەتی تر ئەیتر ئەم حاڵەتانە ئەمەی لێکەوێتەوە یعنی بۆچی نابێ ئێمە گوێ لە خاوەنی کێشەیەک بگرین کە سێ مناڵی هەیە کاکە بابی قسەی لەگەڵا بکە ئەگەر نەگونجای لێ جابەرەوە ئێمە خوار ڕێگەی داناوە کە تۆ لێ جابیتەوە پەیوەندی بەم بیرکردنەوەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی لەبیرێ نەچێت کۆمەڵگەی کوردی لە پنتی چوارەمی کۆمەلگاکانە کۆمەلگەیەکی تۆندۆتیژین دەرهاوشتەکەمان سەرنجام بە تۆندۆتیژی کۆتاییەت بۆ زانیاریت زۆر ئەو بەچوونی منە ئەگەڕێمەوە بۆلات دکتۆرە تۆ لە ڕووی قانونیۆ پێم بڵێ بۆ نمونە تاوانێکی وە لە چوارچێوەی یاسا سزاکەی چییە بێ دەستخۆشیتان یەکەم بۆ ئەنجامدانی ئەم بەرنامەیە لەسەر ئەم بابەتە ئەم ڕووداوە مەترسیدارە هەنوکەیەکە لە کوردستان و لە سلێمانی لە شاری هەولێر ڕوویاوە بەڕاستی هەموو کەس بەداخە بۆ ئەم تاوانە بۆ ئەم قوربانیانی کە قوربانیە زۆرانی کە لەم تاوانە کەوتوێتەوە بەڕاستی مازانی کە ئەم تاوانە تاوانێکی بە ئەنقەستە قەتلی عەمدا لە یاسای سزاکانی عێراقیا جێگەی کراوەتەوە لە مادەی 406 فقرەی زا و فقرەی ئەلف و زا ئەم تاوانە لەبەرەوەی سبق و ئیسرار و تەڕەسولیتە ئێمە ئەگەر سەیری ئەم دکتۆرە بەڕێزە بکەین کە ڕۆشتۆتە سەرماڵی خەزووری ئامادەکاری کردو بۆ کوشتنی کەسێ ئەگەر بێت و ژنەکەی هاوسەرەکەی نێتەوە بۆ ماڵەوە لەبەرەوەم چەکی لەگەڵ خۆی بردووە طبعاً بوونی چەک ئەمە ئەوە ئەگەیەنێت کە ئەمە تاوانێکی بە ئەنقەستە بێجگەلەوەی کە ئەم تاوانی قەتلی عەمدی ئەنجاماوە کوشتنی بە ئەنقەستی ئەنجاماوە سزاکەی ئەگاتە ئەدام چونکە قوربانێکی زۆری لەکەوتۆتەوە شروعیشی لەکەوتۆتەوە کە هەندێک تاوان بسوێتی هەندێک کەسی تر بکوژە بەڵام بەر نەکەوتون یان نەکوژراون ئەمە دیسانەوە تاوانی شروع ئەم دکتۆرە بێجگەلەوەی کە تاوانی کوشتنی ئەنجامداوە تاوانی تریشی لەسەر بەپی یاسای ئەحوال شخصی بەپی ئەوەی کە ئەو لە دەرەوەی دادگا بە دزیەوە هاوسەرگیری دووەمی کردووە ئەمەش تاوانێکی سربەخۆیە کە سزای بۆ دانراوە کە بە حەبس و غەرامە سزا ئەدرێت کە دیسانەوە ئەمەشی لەسەر ساق ئەبێتەوە و تاوانی تریش هەڵگرتنی چەکەوەکو پێشتر ئاماژتان پێکرد بەڕاستی بەداخەوە ئێمە هەڵگرتنی چەک بۆ بەکارێکی ئاسان لە وڵاتی ئێمە لە بەرەوەی ئێمە وڵاتێکی قانونی یاساکان بە شێوەیەکی ڕێکوپێک و بەتون تۆڵی جێبەجێ ناکرێ و خەڵکیش ئەوەی بڕوای بە کەلتوری هێز هەیە خودت بە قانونی هێز هەیە ڕای بە هێزی قانون نییە چونکە ئێمە ئەزانین ئەم هەموو یاسامان هەیە بە شێوەیەکی ڕێکوپێکەوەی کە لە ناو دقەکانە هەیە جێبەجێ ناکرێ بەسەر هەموو کەسێکاوەکو یەک جێبەجێ ناکرێت چۆکۆی کە لە دەستورە هاتووە هەمومان ئەبێت لە بەردەم یاسا یەکسامین کە ئەمە ئەبینێ هەستەکە یاسا حەقی ناسەنێ حەقی بۆ ناگرێتەوە ئەم خۆی هەڵ ئەسێ بە ئەنجامدانی ئەو تۆڵەسەنەوەیە کە ئەمە لە پێشترا هەبوو بەداخەوە با من شتێکتان بۆ بگەڕبووە کاتێک کە ئێمە خوێندکار بین لە کۆلێجی یاسا حاکمێکی بەڕێز دەرسی بێئوتین من ناوی ناهێنم کە ئەو کاتەی خۆی لە محازەڕی ئێمە نەبوو بەڵام لە محازەڕی پۆلێکی ترابوو قۆناغێکی ترابوو کە وتیان باسی هەڵگرتنی چەکی کردووە هەڵگرتنی چەک بەڕاستی تاوانە و ئەبێت سزای لەسەر بێ و خۆشی لە پڕا دەماچەکەی لەکەوتۆتە خوارەوە لە گیرفانی ئێمە بەداخەوە حاکمەکانمان بەو شێوەیە دادوەرەکانمان کە ئەمان یاسا جێبەجێ ئەکەن کە ئیش بە یاسانەکەن و لەسەر یاسانە ڕۆن بەبێ ئەوەی مۆڵەتێکی ئاوات هەبێت کە یاسا ڕێگە و پێبات چەک هەڵگری بەڕاستی ئێمە ئەزانین کە چەک جاران یاوت چەک شەیتانەکە لە ماڵە هەبێ ئەمە ئەوە کە تۆ کاتێک کە تۆ ڕەبی لەواچە بە لەیانێک ئەوە کوشتن ڕوونەیات توژیەک ڕووبات بەڵام لە ڕاستیە ئەمە کاتێک وەکو مامۆستا ئاماژەی پێ کاتێک کە تۆ هەموو ڕێگاکانە گەیشتۆتە بنبەز ناتوانانی لەگەڵ ئەو کەسەیە بژیت لەبەرەوەی ئەو ژنە ڕازی نەبووە ئەو بەڕێزە هاوسەرگیری دووەمی کردووە تۆ ئەتوانی ڕێگەیەکی تر بگریتە بەر ئەویش جابوونەوەیە کە ئەو غەزل حەلالە هەرچەنە لە قانون ئەحوال شخصیە بەڵام ڕێگە پێدراوە تۆ ئەتوانی جا ببیتەوە لەبەرەوەی تۆ هاوسەرگیری دووەمە کردووە ئەم بەو شێوە ڕازی نابێت چونکە ژیانی هاوسەرگیری بەڕاستی بە زۆر نابێت چونکە ئەمە عقدێکی ڕزائیە عقدێکە ڕەزامەندیە و هەر بە ڕەزامەندی یەکیش ئەبێ بێکەوە بژی تۆ ناتوانانی زۆر لە ئافرەتێ بکەی لە هەرچەنە خێزانیشی بوو بێ ماوەیەک معاشەری زەوجیتان هەبووە معاشەرێکیش ئەشرەتی عمرتان هەبێت دەڵێکا هەبووە ناتوانی بە زۆر بیهێنیتەوە ناو خێزان ناولانەی خێزانی لەبەرەوە ئێمە بەڕاستی کێشەیەکمان هەیە ئێمە حساب بۆ ڕە و ئیرادەی یەکتری ناکەین یەکتر قوبڵ ناکەین ناو کۆمەلگەیە چ ناو خێزانە بێت چ ناو کۆمەلگای لە دەروی خێزان نابێ ئێمە ئەبێ کەلتوری یەکتر قوبڵکردن و جیاوازی باشە بۆ خەڵک ینی متمانەی بە دادگاکان نیە یعنی زۆر جارە بۆ ئەمە تۆ ئەگەر ئەمە نێن ینی کۆمەڵی ڕووداوی کە ڕوویاوە خەڵک لە دەروی دادگاکان و دانیشتووە چارەسەری کردووە و یەکلایی کردووەتەوە
ڕاستی ئەمە ئەبینین بارودۆخی دادگاکان لە هەرێمی کوردستانە چۆنە زۆربەی تاوانی کوشتن ئەنجامەدرێت بە تایبەتی بەرامبەر بە ژنان و بە کوژەکە لە سزا ڕزگاری ئەبێ و دواتر سڵحی عشایری بۆ ئەکرێ یا ئەو سزای وەرناگرێت کە خۆی شایەتی بە تایبەتی ئێستا ئەم تاوانی کە کراوە زۆر قورسە چونکە کۆمەڵ کوژیە بەڕاستی لە کەسێک زیاترە دوو کەس زیاترە ئەمەیە ئەم نیەتێکی ئیجرامی زۆر گەورەی هەبووە کەواتە ئێمە ئەڵێن کاتێک کە ئەگەر بێت و دادگاکان بە شێوەیەک کە ئەو لەو ناو دەقەکانە هەیە ئەو سزایە بەسەر ئەو کەسانەیە بسەپێنرایە خەڵک بیبینە بەو شێوەیە یعنی کە تۆڵێ بڕیاری لە سێدارەدانەگە لە سێدارە بدرێ جێبەجێ بکرێ کەواتە ئەمە جۆرێکە لە متمانە ئەگە بمێنێتەوە ئەڵێ خۆ من ڕەنگە هەر ڕۆژە لە ڕۆژان بەر عفواتێکەکە و ئازادە بەڵێ بەدڵنیاییەوە منۆکو خۆم هەرچەند بۆ خەکارەکانیشی باسەکەم منۆکو خۆم لەگەڵ سزای لە سەدارەدانا نیم بەڵام بۆ تاوانێکی وا هەموو خەڵک لەگەڵەوەیە کە ئەو کەسە سزای یانە بێ پۆڵێن کردیان ئەم سزا بەڵێ ئجا بەداخەوە یعنی ئەمە کە زیندانەکانیش ئەبینین سزاکان کاتێک کە ئەوانی کە سزادراون یا ڕاگیراون لە ناو زیندانەکانە هەمویان هەندێک زیندان هەیە کە تاوانەکان بە پیپلەکانیان جا ناکرێنەوە ئەبێ لەمەیە جاکرێتەوە ئێستا بۆ نمونە تاوانبار ئەمە تاوانبارێکی خەتەرناکە مەترسیدارە ینی ئەو بەوە نیە کە شادێکی هەیە و دکتۆرە بەڕێزی دکتۆر بۆ ڕاستە کەسێکی ڕێکوپێک و کەسێکی وەکوی کە باسێکن خەڵک زۆر وەسپێکە خۆش و خێزانیشی بەڵام هەندێک جار هەڵچوونەکان ئێمە یاسا بۆچی دانرا بۆ کۆنتترۆلی هەڵچوونەکانی خەڵتومە ئێمە کێشەیەکمان لە ناو کۆمەلگای کاکسامان یعنی ئێمە سنووری ماف و ئازادەکانی خۆمان ئەبەزێنین نایزانین لە ناو سنووری ماف و ئازادەکانی خۆتا بمێنەرەوە هێڵێکی سوور بۆ خۆتدانێ ئێمە کێشەکەمانەوەی ئەو هێڵە سوورە بخۆماندانین عنی ئەو بە دکتۆرە بەڕێزە لەوا چه ڕۆشنبیری یاسایی نەبوو بێ ڕۆشنبیری ئەوەی ئینسانیەتی نەبێ مرۆڤایەتی نەبوو بێ بەداخەوە ئێمە ڕۆشنبیری مرۆڤایەتی ڕۆشنبیری بەها مرۆڤایەتەکان ڕۆشنبیری یاسایی لە ناو تاکەکانی ئێمە زۆر کەمە ئێمە بە خۆشحاڵیەوە کۆلێجی یاسا هەموو بەشەکانی زانکۆی سلێمانی ڕۆشنبیری یاساییان بۆ باس ئەەکەین ئەو تاوانانی کە ینی وانەیەکمان بۆ تەرخان کردن بۆ هەموو بەشەکان کە هەموو کەسێک شەر نییە کۆلێجی یاسا تاوکە و ئەگەر کۆلێجی یاساش تاوکە هەر باشتر بەڵام پێویستەوەی زانیاری لەسەر یاساکان هەبێت لەسەر بڵێ لەسەر مافی خۆی و مافی خەڵک بێت چونکە کاتێک کە من مافی بەرامبەرەکەمم زانی و مافی خۆمم زانی ئەو کاتە مافەکانی خەڵک پێشێر ناکەم با لە ناو خێزانێک هابی تۆ ئەبێ احترامی ڕێی متەبادل هەبێ ئاڵ و گۆڕکاری ژن و پیا و ئەبێ لەسەر ڕەزامەندی یەکتری لەگەڵێکا بمێنەوە لەمەیە ئەم پیاوە ویستێتی بە زۆر خێزانەکەی لەگەڵ خۆیان بێڵێتەوە لێرە ئەمە خەلەلە کە دروست بوو ویستێتی ڕێی خۆی بسەپێنێ لێرە ئەمە کەلتوری باوکسالاری لە ناو کۆمەلگەی ئەمەیە دەورە بینێ کە ویستێتی ڕێی خۆی بەسەر ئەو ژنای بسەپێنێ بگەڕێنێتەوە بۆ ماڵەوە ئەمە ئەوەی کە ئەو ڕازیە بووە ئەم تاوان ڕوویاوە زۆر باشە گەڕێم وڵات دکتۆرە کاک شوان وەڵای منە گەر تۆزێ سەریحبی لەگەڵ منەمەیە کە جەنابەت باسیەوەت کە نزیک بووی لە دکتۆر سیروان ینی هەم لە خێزانەکەیشیان پێم بڵێیت ینی قەت ڕۆژە لە ڕۆژان بیرت لەوە کردەوە دکتۆر سیروان خۆی پیاوێکی دیارە پزیشکێکی بەناوبانگە تاوانێکی لەم شێوەیە ئەنجام بدات یا ئەم کێشە بەڕاستی بایی ئەوەیە کە ئەم تاوانەی لێ بکەوێتەوە ڕوخسەتی ئەوم دەدەی چەند دقیقەیە لە خزمەتەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە شتێک هەیە دکتۆرە دەبواە باش ڕساوی ئەوە بکە ڕێز و حرمەتم لە بۆی وەکو مامۆستایکی زانکۆ ناکری ئێمە پێش ڕێکاری یاساییەکان بکەین بە تایبەتی ئەو بابەتە هێشتا لە تەحقیقە نابێ ئێمە مادەی یاسایی لە بۆ دیاری بکەین و بڵێن 406 فەقەرە ئەلیف و نازام چی ئەوانە چکە جەنابی ئێمە باشتر دەزانێت کە لە قانوندا شتێک هەیە تەواویکەم تەواویکەم اینجا ئەو کاتە تعلیق لەسەر تەواوی قسەکانم لە قانوندا جارێ ئێمە ماڤ ناسان یاسا ناسان پارێزەران دادوەران و ئەوانە لە بۆمان نییە حکمی مسوەق دەربکەین بە تایبەتی کێشەکە ئەگەر لە مەحاکم بوو لە تاقیقدا بووە شتێک هەیە لە قانون دکتۆرە باش دەیزانێ کە پێی دەگوتێ ظروفی قەزایی و ئەعزاری قانونی ئەوەی کە تحقیق دەکات لە نەتیجەی تحقیق دەگاتە ئەوەی کە چ ظروفێکی قەزایی لەو تاوانە هەبووە و چه عذرێکی قانونیش هەبووە ئیتر بوونی عناسری ظروفی قەزای و ئەعزاری قانونی ئەوە وا دەکا کە مادەی یاساییەکەی یاخود با بڵێن تەکلیفی قانونیەکەی بۆ بکەی و بینێرێ محکەمەی مختص جەنابی باسی 406 کرد من ئێستا دەتوانم بە بەڵگەوە بۆ بسەلوێنم کە احتیمال هەیە
ئەگە تەقریری طبی بابەتەکەی من بسەلمێنی ئەو کابرا هیچ مەسئولیەتیشی لەسەر نییە لەبەر ئەوەی بۆچی مەوانعی مەسئولیت جەزائیمان هەیە ئێستا پێ دەڕێن مەوانعی مەسئولیت قانونیمان هەیە لە مادە 60 تا 65 قانونی عقوباتی عێراقی 111 ساڵی 1969 لە 6 مادەیە لە مادە 60 تا 65 باسی مەوانعی مەسئولیت جەزایی دەکەواتە ڕێگرەکانی لێپرسراوێتی جەزایی یاخود جینایی ئەوانە چین دکتۆرە باش دەزانێ دوو مادەی یەکەم مادە 60 و 61 باسی فەقدی ئیدراک و ئیرادە دەکا مادە 62 باسی ئیکراه دەکا مادە 63 باسی حاڵەتی زەڕورە دەکا باس مادە 64 و ئیتر ئەوەش باسی سوغر سن دەکا ئێتر ئێمە قسەکە لەسەر ئەوەیە قەزیە کە لە بەردەمی تحقیق بوو هێشتا تحقیق تێیدا تەواو نەبوو هێشتا هەمواری یاسایی تێیدا تەواو نەبوو ئێمە ناتوانین بڵێین ئەو مادەیە ئەوە مەسیرەکەیتی بۆیە من خۆم بۆ خۆم بە دوور دەگرم لەوەی کە بڵێن ئایا لەو حاڵەتانە سزای یاسایی چێ چکە لەوانەیە کابرا هەر بەر بدرێ لەوانشەی ئەعدام بکرێت بۆیە لە نێوانی ئیعدام و بەرداندا گاپێکی زۆر گەورە هەیە بۆ ئێمە ناشێ کە قسەی لەسەر بکەین ئەوە یەک و مەوزوعی ئەوەش کە کۆمەڵێک دەیتوانی وابکە دەیتوانی وانەکە دکتۆرە گەر وەکو من نزیک بووە لە کێشەکان دەزانێت کە بەرپرسی گەورەی حزبی تەدەخلی نێوانی ئەو دوو بەڕێزەی کردێ و نەیتوانێت چابێ بەڵام لەبەر ئەوەی مەفهومی زەواز لای مجتەمەعاتی شەرقی و بە تایبەتی مجتەمەعاتی کوردی خۆمان ئێمە مەفهومێکی غەڵەتە مەفهومەوە دەبایە ئەو بەڕێزەی کە تایبەتمەندە لە بواری علمی ئیجتیماع ئەو قسەی ئەو کا بەڵام لەبەر ئەوەی قانونی شەر بەشێکە لە علمی ئیجتیماع بۆیە ڕێگە بە خۆم دەدەم کە قسە لەسەر ئەوەش بکەم مەفهومی زەواز لای ئێمە ئاراستەکەی زۆر غەڵەتە شێوازی تەطبیقکردنەکەی زۆر غەڵەتە شێوازی ئەنجامدان و بەردەوامبوونەکەی زۆر غەڵەتە من یەکێک لە پرۆفیسۆرەکان لە بواری علمی ئیجتیماع دەڵێ کاکە عەقدی زەواج عەقدێکی خاص نییە بۆ مەفهومەی کە ئێمە تێگەیشتوون بریتە لە عەقدی تەنازل من بۆ خۆم وەکو یاسا ناسێک پێم سەیر بوو چۆن عەقدی تەنازلە گوتی کاکە کاتێک کە تۆ زەواز دەکەی ئەو عەقدا عەقدی تەنازلە لە حوڕیەت عەقدی تەنازلە لە کۆمەڵێک ڕەفتار و کردار کە پێشتر دەکرد عەقدی تەنازل لە کۆمەڵێک گوتار و شێوازی بیرکردنەوە کە پێشتر عەقدی تەنازلە لە ئیسراحەتت لە ئەوە دەبێت تەنازل بکەیت هەتا تەنازلە لە قسەی بەرامبەرت ڕەنگە ئێمە ئەوانەی کە ئێستا بەژاری ئەوە دەکەین لە پرۆسەی هاوسەرگیری دابین ئێمە ئەو قسانەی کە لە هاوسەرەکانمان قبوڵی دەکەین لە نزیکترین ڕەفیق لە براو لە خوشکەکانمان قبوڵی ناکەین بە ئەوە عەقدی تەنازلە اینجا هەتا من دوێنێ مەقالەکەم لەسەر ئەوە نووسی گوتم ئەگەر تۆ خۆت پێ ئەمیر ئەرسەلان بێ ئەویش خۆی پێ ئەمیرە دایانا بێ ئەوە زەواج ممکن نییە لە نێوانی ئەو دووەتان تەوفیقی هەبێ و بەردەوام بێ یەکێک لەو حاڵەتانە دێتە پێشەوە یا ئەوەتە دەبێ ئەو ژنە ببێتە کۆیلە بۆ پیاوەکەی یا پیاوەکەی دەبێت ببێتە کۆیلە بۆ ژنەکەی یا ئەوەتە دەبێت جیا ببنەوە یا ئەوەتە یەکێکیان دەکوژێ اینجا ئەوەی چوارەم ئەو حاڵەتە تراژیدیایە ناخۆشەیە کە ئێمە ئێستا تێی دەژین بۆ من ڕەنگە شتێکی ناخۆش بێ بەڵام کاکە ئەو دکتۆرە کۆمەڵێک کێشەی دەرونی هەبووە کۆمەڵێک کێشەی ئەوەی هەبووە لەو سەردەمەی کە مقیمەقدەم بۆ من لە مقیماتیەوە دەیناسم کە مقیمەقدەم بۆ دەیناسم کە ممارسی جەراحە بۆ دەیناسم ڕەنگە ئێستا دکتۆرە بڵێ ئەی چۆن کاکە کۆمەڵێک کێشەی دەرونی هەیە کۆمەڵێک کێشەی نەفسی هەیە هیچ پەیوەندی بە بواری میهنەکەی خۆتەوە نییە ڕەنگە جەنابەت دکتۆرێکی زیرەک بی لە جامیعە بەڵام لە فڵانە شوێن و مشکلی دەروین تێبێ من ڕەنگە وەکو محققێک وەکو چالاکوانێک هەموو ڕەفتار و کردارم زۆر ژیرانە بێ بەڵام لە شوێنێکا کێشەی دەرونی بەبێ مەجالم بیتێ خۆی ئەوە پاساو نییە بۆ ئەنجامدانی تاوانەکە کاتێ تۆڵی کە کێشەی دەرونیان ئەو واقعە ئەوە واقع لەبەر ئەوەی من پێشی ئەحداسش ناکەوم چاوەڕە دەکەم کە لە تحقیق محققین و قوزاتی تحقیق سەرپەرشتی ئەوە دەکەن ئەوان هانا بۆ ئەوە دەبن و ئەو پاسای بۆ دێنەوە بەلای من
تاوانێکی زۆر قێزەونە تاوانێکە کە مەفروض وایە دراستێکی هەمەلایەنەی بێ بکرێ لەلایەنی ئەوەی کە چەک لە لای مەدەنی لەلایەنی ئەوەی کە پرۆسەی زەواز نابێت بۆ شێوە بکرێ لەلایەنیەوە هەتا تەئەخوڕی حەسبی داوا ئەوەی کە تاخیربوون لە یەکلابوونەوەی کێشەکان لە دادگا ڕەنگە یەکێک بێنەوە سەبابانە بۆ نمونە ئێستا من خۆم کاکە من وەک خۆم من محققم واتە کوڕی قەزام بەشێکم لە قەزا ئەوە ماوەی 3 ساڵە داوایەکم لە قەزا ئێستا یەکلا نەبووتەوە ئەوە من بۆ خۆم کە کابراەک لە پێش من جووری بە حکوومەت هێرەمدا منیش دیفاعم لە حکوومەت هێرەم کرد ئەوە 3 ساڵە من لە محکەمە دێن و دەبەن چجای ئەوەی قەزیەکەی ئەحوال شخصی بێ و معروفیشە بەپێی ئەو نصوصە قانونێک کە لە قانونی ئەحوالی شخصی هەیە کە لە قانون لە محکەمەی ئەحوالی شخصی هەیە مەوزوعی تەلاقیەکێکە لەو کێشانەی کە زۆر تەخیر دەبێت ئەخر ئاویستمەوە لێپرسم کاک شوان ئەڵێن گوایە هۆکاری ینی تاخیرکردنەکە بۆ پەشیمان بوونەوە و ڕێککەوتنی نێوان هەردوو تارەفە بەڵام ئەمە دروستە یان نا بەڕاستی لە ڕووی یاسایی کوردەواری خۆمان دەڕێت هەمان لە من درێژە بە پێشم کۆتیەوە هەمان قسەت کرد حکمت لە ئەوە چییە کە محکەمەی ئەحوالی شخصی یاخود قانونی ئەحوالی شخصی هەتا پێی بکرێت داوای ئەمە سێ جۆرە داوامان هەیە تەلاقمان هەیە و تەفریقمان هەیە و خولعیشمان هەیە قانون و محاکم هەوڵ دەدا کە ئەو شتانە بە ئاسانی تێپەڕ نەبێ بۆ چونکە زەواج یەکێکە لە پیرۆستترین مقدەسترین ئەو ڕابیتە مرۆیانەی کە ناکرێت ئاوا بە ئاسانی دەستبەرداری بدێ ئەوە خوێندنەوەی قانون بەڵام قانون فەشەلی هێناوە لەوەی کە کۆمەڵێک بابەتی تر هەیە کە داخل بوو لە کێشەی تەلاق و جیابوونەوە ئەوانە ڕەنگە تاوانی کەی لێ بکەوێتەوەکو ئەوەی کە ئێمە ئێستا لە حزوریان ئەویش ئەوەیە کە دکتۆرێک بەو هەموو ناوداریەی خۆی بەو هەموو زیرەکاتی خۆی بەو هەموو ناسینەی خۆی خێزانەکەی شەهید بکات چکە من بە شەهیدی دەزانم بەڕاستی شەهید بکات خوشکەکەی و دایک و باوچکە کەسایەتی زۆر ناودارن کەسایەتی زۆر بەڕێزن کەسایەتی زۆر محبوب و شیرن لای زەمیلەکانی ئەوە بکوژێ ئەوە بۆ خۆی یەکێکە لەو کێشانەی کە مەحاکم نەیتوانیوە لە ئاستی ئەو کێشانە وەکو پێویست مامەڵەی تەندروست و ڕێکاری تەندروست بێنێتەکە ئەوەش یەکێکە لە نەقسەکان دەبێت مەحاکم و دادگاکان ئاعترافی پێ بکات و کاری لەسەر بکەن بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکەن. بەس وەڵامی پرسیارەکەی من هێر نایەوە بەس بە کورتی پێم بڵێ یعنی تۆ تەسەور تەکرد دکتۆر سیروان کارێکی لەم جۆرە بکە یعنی تۆ زۆر چوویتە ناو بابەکەیەوە کە حاڵەتی دەرونیەمانە بەڵام بەوەی کە تۆ تێکەڵی بووی قەڕۆژە لە ڕۆژان بۆ مەم گرفتەی لا باس کردووی یا نیەتی هەبووە پەنابۆشتی وابەرێ من لەوەتەی ئەو کابرایە دەناسم ئینسانێکی بەڕێز لەگەڵ خەڵک دەست بەخێر لەگەڵ خەڵکانی فەقیر هاریکار کارمەندانی تەندروستی ئەوانەی کە لەگەڵی کار دەکەن هەموو هیچ تەسەوری ئەوە نەدەکرا لە بۆ معلوماتیشت من باب ئەوە لێرە پێتان بڕێ دکتۆر سیروان عاشقی دکتۆرە سانا بوو عاشق بە معنای کەلیمە بۆ ژنیێنەوە هەر عاشقی بوو بە هەر لەبەر ئەوەش بوو هەر لەبەر ئەوش بوونیت آخر ئەوە پێویستی بە دراسەتی لایەنی دەرونی و شخصێتەکەیەوە پێویستی بە لایەنی کۆمەڵایەتەکەی کە دراست بکرێت بۆ کابرایە کە نەتوانێت دەستبەرداری دکتۆرێک بێ بەو شێوەیە خۆشی بێ بەو شێوەیە عاشقی بێ اینجا بگاتە مەرحەلەیە کە دەمانچە بە خوێنێکی ساردەوە بە عەسابێکی ساردەوە ئاوا چوار کەس لەوێ خەڵتانی خۆیکە کە یەکێکیان منداڵەکەی خۆی بۆ باشە ئەو ئەلحەمدولیلا دەڕێن شەهید نەبووە لە ژیاندایە یعنی ئەو زۆر ڕەفتارە پێویستی بە خوێندنەوەیەکی قوڵە پێویستی بە خوێندنەوەیەکی زانستیانەیە دەست خۆش بە کاک شووە مامۆستا ئازاد ئەو دوایی ئێمە تۆتوان وەڵام بدە من حەزە هەستەکەم کاک شوان تۆزێک هاوسۆزە لەگەڵ جانە کاک دکتۆران بەجددی یعنی ئەمە کارەساتە بۆ ئێمە هەر لە تێبینیشمەیە لەسەر بەڕێزی عین بەجددی ئەمە نابێ بڵین ئێمە والله ئەمە نابێت مەسەلەن بۆ لەگەڵ یاسای سێدارەدانیم ئەی باشە تۆ چوار کەسی عدم کردووە ئەگەر تۆ لەمەیە ناڵێن بڕیار بە دەرکە ئەمە محکەمە نییە بەس بەڕاستی ئەگەر تاوانێکی وا کرێ لە کۆمەڵگەی کوردیە ئەو کەسە لە سێدارە نەدرێتەوە ئەمە هاوشان هەچی کەسە جاوەڵام ئەگەر کزنێن مەشوبرە بە قورعان سبینە کێشەیەک هەبوو ڕێگەنە سەرمان کێشێکێکمان پێوانێت دەربارەی ببوورە دەربارەی ئەوەی کا فەرمی ئوستاس ببوورە من شکەوە نقطەی نظامە
نا یارمەتیم بە نانە یەک دقیقە تەرکیزم تێگەچێ بەخوا کاکە تۆ بوەستە یەک جملە دەڕێم دوای ئەوە زۆر هاوسۆزی زۆر هاوسۆزی تاوان یەک جملەیە وەگرە بەڵێ خۆ قسەکەم کردبوو باشە من ئەڵێم ئەو تاوانە لە نێوانی إخلاء مسؤولية هتا إعدام هي من نمقتوا إعدامنا كذا من نمقتوا حكم كيدا من درين بوما نية ما حكمي مسبق دركين شونك تاوانك لنيواني أويك هيت سزانة دري تا إعدام لو ديو نيوانية أو تحقيق يقلاي دكاتو كام تاواني بو دركا من أوام قتوا دو تكايق سكي منو كخوي ورقل لا تيجم درفوش والله درباري وش كافرمي يعني تو تصورك كارج ومن أمشوا لشوينك بوم باسي تشاشم أجر مشكلة يعني شوينك تا راديك حقيقة بوتي تو تصورنا كي لكاتك يكم تاواني مربعتي لسر زوي بيغمرك بو در حقي وين يعني كشتن بو يكم در هاوشتن بوتي نبي تصور كين لكاتك لوط عليه السلام تشي هبوا بيغمر كان نوح تشي هبوا يعني همو انا تشيان هبوا بو تصورنا كين كسيك تشي هبيت اما ابيت اما بو سايكولوجي تاچی کوردی من ئەوە نیم کە خۆم ێستا پیشانی توێم تەراویشتەی کۆمەڵایەتی و پێکاتەی کەسێتی ئێمە کەسێتێکی ئیزدیواجە و ئەسڵەن لەو کۆمەڵگەی کە ڕەخنەی زۆر تیا بێ ئیزدیواجی زۆرترتیایە لەو کۆمەڵگەکە لەسەرەوەی لەکوێ ئاگاتە ئەو بڕوایی کە چەکەڵ گرێ بڕوە خەڵک کوژێ لەسەرەمێ هەموو کەسێک کێشەی هەیە جۆرێک لە بیسەواژی هەیە من هەموو جارێک دەڵێم مشکلە ئەوەیە کە تۆ یەکێک مەسەلەن تۆ نابێ بڵێ تەسەورکە من هەموو مرۆڤایەتی هەر خۆی وایە یعنی بەحقیقەتەن ئێمە پێکهاتی خێزانی و کۆمەڵایەتی کولتوری ئێمە تەسەورکە ئەوەنەی نفاق و ئیزدواجی لەناو ڕۆشنبیرەکانە هەیە لەناو خەڵکی ئاسایانە من دایما ئەڵێم زەواج بە فۆرمە عەشایرەکەی باشترین جۆری زەواجە بە قورئان کاکە جاران شەڕی ژن و مێرد تا ژێر بەتانیەکە بوو ئێستا تا بەردی ئەلحا ئێستا لەگەڵ یەکە ناخەون ئێستا ئەم لە ژوورێک و ئەو لە ژوورێک ئێستا خیانەتی لێکات سەر ڕێوەیشی کوژێت تۆ بۆ خیانەت یعنی دوو تاوان سێ تاوان لەسەر یەک جەریمەیەک چوار تاوان یعنی بەحقیقەتەن ئەمانە لە کۆمەڵگەی کوردی يعني بنەبڕکردنەکەی ڕاستە بەشێکی یاسا بەشێکیشی پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری خێزانی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی وایە يعني ئێمە کە بەحقیقەتەن ڕۆشنبیری خێزانیمان نییە کە کچێگەین بە شوو کە ژن بۆ کوڕێگەیەنین حقیقەتەن نازانین تەکنیکی چارەسەرکردنی کێشە خێزانیەکان فۆرمی کێشە خێزانیەکان لە کۆمەڵاسی ئازاسێریکە خۆ کەس ناتوانێت فاڵ بگرێتەوە بۆ گەنجێکە لە 20 ساڵی ڕداهاتوە چی ڕوایە ئەم دکتۆرە بەڕێزان پزیشکە ڕەنگە 20 ساڵە زەواجی کرده بێ کاکە 10 ساڵ زەواجی کرده بێ کێشەی 10 ساڵی زەواج یەکەم جیاوازە لە کێشەی 10 ساڵ من هەر یەکسەر کاڵێن 10 ساڵی دووەمی زەواجەیە لام یەکسەر هەستەکەم کێشەیەگەیە بەڵێ دڵی لێی پیسە بەڵێ مۆبایلەکەی و فەحس کردووە بەڵێ خیانەت بەڵێ یعنی سەیری کە تۆ ئەمە مەسەلەکە بابەتەکە پەیوەندی بەوە هەیە باشە تۆ کەسێک یعنی سایکۆلۆژی ئافرەت وایە خۆ ئافرەت پێگاتە سایکۆلۆژیەکەی ئافرەت ئەگەر تۆ ناپاچی بەرامبەرکەی کاکە و لەگەڵ تا نابێت یعنی بەحقیقەتەن من قسەیەکەم هەبوو کاتی خۆی لەسەریشم کەوت يعني ئەموو کاکە جان بەجددی ئێستا زۆر کە ساڵی کاکە با فرێژنی بینینەوە فرێژنی سیونیتر قوڕەکەی بەسەری خێزانی کوردیە دامای قوربەت بەجددی يعني ئەم قسە قۆڕاناکەن ئەو جاران وتم وڵای گەر پیا و يعني بەحقیقەتەن پێگاتەی ئێمە وایە ئێمە بە گەورەی فێری پڵاو خواردن بووین ئەو مۆبایلە ئەو سۆشیال میدیایی کە هاتۆتە لای ئێمە خێزانی کوردی ڕەمانووە ئەگەڕێنەوە بۆ ئەو کچەی کە لە سەردەمی جامیعە کەپڵمان بووە پەیوەندیمان لەگەڵیا هەبووە ڕێگەی دۆزینەوە ئەکاونت نامێکی بۆ نێری ئێستا کێشەمان لەگەڵ خێزانەکەمانەیە پەیوەندیەکە دروستەکەین ئەم پەیوەندی دروستکردن لەگەڵیا ئەمە خیانەتەکە والله خێزانی لە سانەوەی خێزانی کوردی بە دەردی خیانەتی هاوسەریەوە ناڵێنێت لە سانەوە بەخوا یعنی کاکە ژنێکە تۆ ئەم ژنە مەسەلەن ماڵی دروست کردووە ئەم کەسە پێ ئەگەێنێ ئێمە وەفامان بۆ هاوسەرەکانمان نییە زمانە خۆشەویستەکانی دەرحەق ناکەین ژیانی خێزانی دکتۆری جیاوازە لە ژیانی خێزانی عەشایری من بۆ یاڵێم پێکهاتە عەشایرەکەی خۆمان کە ئەو ژنە ئێستا حتا لە مەسائلی ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزەیە تۆ کە لەسەر سپرە دانیشی پەیوەندی خێزانیەکان ئێمە زۆر جار یەکێک لە کێشەکانیشمان ئەوەیە کاتی گونجاو بۆ چارەسەری کێشە حقیقەتەن من زۆر جار یعنی ئەمە تەکنیکی چارەسەری تۆ تەشخیصی چارەسەری کێشاکەی یەکەم جار تەشخیصی چارەسەری ئەم کێشەیەکەی ئەوەی جەنابی دکتۆر کۆ ئەم تەشخیصە یعنی بۆچی کۆمەڵێ کەسی سیاسی تەشخیصیەکەن بۆ ڕاوێژکارێکی خێزانی بەم ئیشە هەڵناسێت بەجددیمە ناچینە ڕاوێژکاری خێزانی یا کولتوری لای ئێمە کولتوری نییە ئێمەشکی دەرونی ئەیترسێنین ئێمە کولتوری نییە لای ئێمە هاوسەرەکانمان جنێویان پێین خیانەتیان لێکەین پەلاماریایە نین هەچی ناخۆش بێ پیان ئەڵێن جنێو بە خەزور و خەسووی ئەین
کێشەکەوەیە ئێمە بێ بە ئاسایی وەریگرین کە هەمومان ڕۆژێ لە ڕۆژان معرەزین بۆ دروستبوونی کێشە. خاڵی دووەم ئەوەی کە بڵین دوای ئەمە کە ئەمێر تۆ معرەزی بۆ ئەوەی کەەوە کێشەکە دروستە بێ تەکنیکی چارەسەرکردنەکەی یعنی بە حقیقەتەن ئەوانەی کە قسەی تیاکەن ئەوانەی کە هەڵەسن بە چارەسەری کێشەکە چێ چارەسەری کێشاکات ڕێنمایکاری خێزانی ڕاوێژکاری خێزانی توێژەری کۆمەڵایەتی ئێستا وەنگی مامۆسایکی ئاینی لە ڕێزم احترام بۆی هەیە تەپان وەڵا بەجددیمە کاکەەوە 50 قولۆڵەوە خوێنە کێشەکە و چارەسەر بێ کورە کاکە قولۆڵەوە حەدی چی یا مەسەلەنەوە بەچاوە بووە بەچاوەوەی چی برای من بەخوا کاک بەشەر کاکە یعنی کاک سامانجان یعنی زمانە خۆشەویستەکان کە پێک هاتەی گونجانە لەگەڵ هاوسەرەکانمان ئێمە جێبەجێ ناکەین یەک دەربڕینمان نییە بۆیان بەڵام بۆ کەسێکی مەودە و ڕەحمە لە قورئانە ساگەرە و قسە بکەم بینی خۆیان بێڵن تۆ لە ژنەکە ترسی ئەمە هەیە ئەمە خۆشەویستیە سەیریکا بۆ ئێمە ناوێنی جەنابی کاکشوان قسێکی جوانی کرد من لەگەڵ ئەو قسەیان کاڵێت تەنەزول ئێمە پێڵین پەیمانی کۆمەڵایەتی بەڵام گەورەترین نعمەتی خێزانە ئێمە بە حقیقەت گەورەترین نعمەتە لەسەر زەوی بۆ خێزان لە خۆت تێگەیت واللهی ئەم قسێ بە ئەمانەتەواکەم هەر کەسێک بیری کرد بێتەوە ژنی دووەمیە نابێت ئیلا خێڵی لە ژنی یەکەم بووە ویستێتی لای یعنی هەتا من بە زۆر ژناڵێم کاکە پەلەمەکە بە حقیقەتەن یعنی ژیان بۆ لە خۆت وەکو تۆڵە مامەڵە وەکو تۆڵەیەک ئەماکەیت ئەم حاڵەتانە پەیوەندی بۆیە کە کەسێک بڵین بۆ نمونە خۆڕەنگە هەندی حاڵەتی تریشا بێت ئەم کەسە لەگەڵ کەسێکا بڵین بۆ نمونە تەنسیقی کرد بێ یا دەسەڵاتێکی سیاسی لە بەڵام ئەو بەها عەشایری خۆمان کە بمێنێ زۆر باشە کاکە جاران شەقیشان لێگەڵا تاوە بۆزەی ئەو پەری لە ژن بەراگەنێ تاوە یعنی بە حقیقەتەن حتا ژێر بێت شەو ئاشتە بوونەوە ئێستا هێز چییە ژن و مێرد لەگەڵێک ئاشکاتەوە بەخوا ئێستا دەیان ژن و مێردکاری یەکەن تا ئێستا دەیان ژن و مێردی کورد دەیان خێزانی کوردی ئوستاس خێزانی کوردی ئەبم ئاڕاستەیە لە خەتەرایە نابێ یاسا بێتە پارێزەری ئەو کەسانی کە دەسەڵاتە بێت چی بکە ینی وەڵی من هیچ لەگەڵ دەسەڵاتانیم بکە هیچ بکات ئەزانی چی ئەکەوێتە سەر ئەو ناوەندە ڕۆشنبیرەی لە کوردستانە هەن ئەو خێزانانەی ئەو گەنجە جوانانەی کە ئێستا خێزان دروستەکەن کاگەر لەگەڵ ێ ناگونجەی مشکلەمان نییە کێشە نییە لە سا حوت لە ساعتدا با ڕێژەی جابوونەوە با هەبێ بەڵام دوایش با پەیوەندیتان بمێنێ بۆ بن بە دوژمنی یەکتری معقولە 6,000 مناڵ لە دوای جابوونەوە لە جێژوانە خێزانیەکان هەفتانە یەکتری ببینین معقولە زۆربەی جیابوونەوەکان لە ئاستە بەرزەکانە لە بیری نەسێ من ناوێرم بیڵم یعنی بە حقیقەتەن زۆربەی ڕێژەی جیابوونەوەکان داوای لەوەرن لە جەنابتانەکەم لە ئاستە بەرزەکانە یعنی ئەوانەی من بۆی ئەڵێم کورەیەخوا الحەمدولله بەس نییە یعنی لە ئاستێکی ناوەندا دایمەن ئەو بەها عەشایرێک کولتوری جاران کە هەبووە یعنی لەگەڵەوەیان تۆ ئەچی سێریگا دەستی دەکەس ماچەکەیت دەبزانە تەڵاقیە 500 کەس بۆ مارەکەی بانگەکەیت شەکراوە خۆنەوە هەل لەبەر خاتری مەزلیسەکە تەلاقی نایە لێ زیانە بێتەوە بەس کابراڵێ بە گوڵێک شوەکەم دەبڕەوە دەردەبێ جاری وایە کاکە من باوەڕم پێی نییە من ئەبێ نییە ئەبێ ئەو ئافرەتە سەنگی هەبێ لە کۆمەڵگەی کوردی ئەنجا ئەو پیاوەکەت هەیە میشاڵی ئەبێ ئافرەت سەنگی هەبێ داوای حەقی خۆی کات لەگەڵی بە گوڵێک و بە مۆبایلێک لەگەڵ ینی شتێکی ئەمە لە هەموو ینی حەق ئەمە ئەبەستێتەوە بە بەهای کەسەکە ئەمە مەسەلە کڕین نییە وەڵا لە قەبیلەکانی تریژ هەیە زۆری لە هەموو قەبیلێک لەوانی کە هەتەنەت خەڵک وازانە ئەمە پەیوەندی بە ئاینەوەی پەیوەندی بە ئاینەوە نییە ئەمە پەیوەندی بە مافێکەوە هەیە مەسەلەن بۆ نمونە لە هەموو کۆمەڵگاکانە ئەوەی کە بۆی داناوی 19 مەسقاڵە چەنەیە مەسەلەن بەو سەنگەی خۆتەوە با بێت دەست ماچکە یعنی ئەو کەسە بێت دەسێ مەلک ئێستا لەم ڕۆژانەیە لە مەجلیسێکا بووم لە شاریشکە هاتبوونە سلێمانی وتیان یاڵە کاکە دەستی خەزوور ماسکە وتی دەستی ماز ناکەم وتم پەشەمار منەوە بەخوا بێ دەستی ماسکەیت بێ دەستی ماسکەیت چەند مهمە دەستی ماسکە سبێنێت تووشی کێشەیەگە بێت یعنی خەزوورەکەی ئەڵێ وەکو بەجددیمە خەزوورەکەی وەکو باوک نه ئەم فلیمی بینیوە لە فلیمە بە خەسوێڵی دایکە کاکە ئەمە فلیم نییە ئەمە ژیانی واقعیە کێشەی ئێمەوە بێ واقعی تعامل لەگەڵاکەیت و نابێ ئیشیش لە سەر دروستکردنی خێزانی نمونێکی دکتۆرە تۆ تێبینی دەگەر هەبێ لە سەقسەکانی ینی من پرسیارەکەی ڕەنگە من وا بوو بێ ینی ئەمە بۆ کاکشوانیش ینی هەر کەسێکە قەتلێکەکە کوشتنێکەکە ینی مادە یاسایەکان هەن بۆ سزاکان ینی ئەمە شتێکی دیاری کراوە ئەمە کوشتنیەکە یەک کوشتن نییە کەس نییە ینی 4 کەسە ئەمجار بۆ زانیاری کاکشوان ینی برایەکی بۆ نمونە دکتۆرەکە کاتە خێزانی دکتۆسیوان شتێکی نووسی بوو لەسەریاڵە تەنانەت ئەم مەخزنەی کە تەقانۆ بەتاڵیگە چۆ مەخزنێکی ناوتی کردوێتەوە بڕواکەگە کەسێک کێشەی دەرونیە بێ ینی لە ڕووی کوشتن ناچێتە ئەو بابەی کە بەم جۆرە وعی بێ بێت بزانێت خەڵکی کەماوە بیکوژێ مەخزانەکەی بگۆڕێت و بۆی بگەڕێت و بیکوژێ
والله بەڕاستی کاک سامان من لەگە ڕێزێکی زۆرم بۆ کاک سابیر کە وەستە کاک شوان سابیر لەگە ڕێزێکی زۆرم بووی سەرەتا قسێکی خۆی کرد جەنابی وتی من بە حیادی قساکەم بۆ ناکە ڕەفیقم بوو کەسێکی ناسیاوە خزم ئەوانم زۆر بەڵام بەڕاستی قسەکەی خۆی جێبەجێ نەکرد لە قسەکانیا منوەکو خۆم ئەم تاوانە هەمومان بە دیارچایی هەموو خەڵکەوە ئەنجام درراوە کامێرەکان لێدراوەتەوە هەموو بەڕاستی ئەمە زین سۆشیال میدیا ئێستا بووە بە هەموو شتێک لە ناو وەکو محکمەیەکی داهاتوە ئێمە تاوانەکانە بین ئەو کەسە خۆی تەزیمی قانون کردووە کە ئەڵێ من ئەو تاوانم کردووە خۆی ئەگەر وا بووە هەڵ ئەهات لە ئەیود من شتێک وام نەکردووە یا کەسوکارەکەی شتێکیان بڵاوە کردەوە کە ئەم تاوانی ئەنجام دەداوە و بەڕاستی ئەم تاوانە بە دیارچایی هەموو خەڵکەوە ئەنجام درراوە هەموو کەس ئەزانێ کە تاوانێکی کۆمەڵ کوژیە بێجگەلەوەی کە تاوانێکی خێزانیە بەرامبەر بە خێزانەکەی کردوێتی و تێبینێکی تریشم لەسەر قسەکانی بەڕێزی کە ئەڵێ کێشەی دەرونی هەیە باشە ئەگەر دکتۆرێک کێشەی دەرونی هەبێت چۆن ئەتوانێت وەکو خۆشی وتی ئیسە دکتۆرەوە پرسیارەکە بەڵێ منە پرسیارەمەیە چۆن کێشەی دەرونی هەیە ئەبێت لە شوێنێکا بێت کە چارەسەری دەرونی وەرگێ نەک چارەسەری نەخۆش بکە بە تایبەتی ئەم دکتۆرە ژیانی خەڵک لە مردن ڕزگارەکە ئەم خەڵکی کوشتووە بەڕاستی ئەمە کێشەیەکە ئەمە قسەی لەسەر بکرێ کە بەڕاستی من کاک شوان من لەگە ڕێزێکی زۆرم بۆ وەکو پارێزەرێکی ئەو قساکە اینجا ئەمە ئەگەر بێت و من وەکو مادە قانونیەکە کە یەکسەر تەکیفی ئینەکەم کرد ئەوەی کە لە ناو سۆشیال میدیای خراوەتە ڕوو ڕاستی وەکو دادگایەکی لە کۆڵینەوە وایە کە دادگایەکی محکمەی مۆزوعیش ئەمانە کە هەموو وەکوایە یەکلایی کرابێتەوە من وەکو ئێوە کە حکومێکی مادەیەکی قانونیمە ئەگەر بێت تەکیفی جەریمەکەم کرد کە ئەو مادەی بەسەرا جێبەجێ بێت چونکە بەڕاستی ئەمە کاتێک کە لە تاقیکردنەوەکانە لە مادەی قانون عقوباتە کە خوێندکارەکان پرسیارێکیان بووێتەوە ئەڵێ ئەم تاوانە بۆ شێوەیە ئەم کەسە ئەو فڵان کەسی کوشت و ئەوانەی کوشت و ئەمە دایەکی چ مادەیەکی بەسەرا جێبەجێ بێ ئەمان ئەو مادەی ئەنووسن ئەڵێ ئەو مادەی و بڕکەی ئەوە و ئەوەی بەسەرا جێبەجێ بێ ئەم تاوانە ئەو تاوانەیە لەبەرەوە ئەو مادەی بەسەرا جێبەجێ بێ من نەموتووە وەکو حاکمێک کە بڕیار بەم ئەوەی بەسەرا جێبەجێ بێ ینی خۆم خەمە جێی دادوەری تحقیق دادوەری ئەوەی کە حکم لەسەر ئەو قەزیە بە ئەوەی کە ئەخیر حکم لەلای ئەوە حکمی قەطعی ما ئەزانین ئەگەر حکومەکە دەرچێ بەوەی کە ئەو کەسە ئەوەی کوشتووە ئەمە ئستئنافمان هەیە تەمیزمان هەیە طعنمان هەیە طرقی طعنی قانونیمان هەیە لێرە بەڕاستی من وەکو کاک شوان پێی ئەڵێم کە ئەمە تاوانێکە کە بەڕاستی تاوانێکی خێزەونەوەکو خۆشی ئاماژەی پێەیە پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێ ڕاستە ئەم دکتۆرە ئێمە ناتوانین بڵین دەبەرەوەی ئەم دکتۆر بووە ئەم ئەڵێ فڵان کەس ئەوڵێ ئەبێ هەر کەسە و بەپی ئەو تاوانەی کە کردوێتی ئەو نیەتێکی هەیەی مامە من ببورن کاتم نەماگەر یەک دەرفەتێکی زۆر کورد بە کاکشوانێم لە ماوەی 30 چرکە قسەی کۆتایی خۆت کەیت و سپاس دەکەم وابزان هەموو زیاتر قسەی کرد وەڵا ڕاست کاکر وتم باشە باشە باش طبعا جارێ من ئەوە ڕەت دەکەمەوە من محامی هیچ زانێکیان بم چکە هەردوو لایەن لە بۆ من وەکو یەکەن بەگرلایانی دکتۆرە سانا بەڕەحمەت بێ لە من نزیکترە لەبەرەوەی دکتۆر سیروان بەخۆی خەڵکی کەرکووکە و دکتۆرە سانا لە من نزیکترە هەم لە ڕووی موقعی جوغرافیەوە هەم لە ڕووی کەسایەتی و ناسین و ئەوە بۆیە من ئەو قسەیە هەڕەت دەکەمەوە ئەوەی دکتۆرە زۆرش پێم ناخۆشەکە بەو قسەیەکە لەبەر ئەوەی من یەک قسەیەم کرد دیسان لە جملەیەکە دەیڵێمەوە ئێمە بۆمان نییە شیکار بۆ بابەتێک بکەین کە لە بەردەمی محکمەی تحقیقا بێ سیر بکرێت لەبەر ئەوەی ئەو تاوانە لە نێوانی ئیفراجە هەتا ئیعدامە هەمووی واریدە هەمووی ممکنە من نازانم محامیەتەکەی من لەکوێیە کاتێکە بڵێم ئەوە با بۆ قەزا بەجێبێڕین بەپێی ئەعزار و بەپێی ظروفی قەزایی ئەوان حکومدا من نازانم محامیەکەی من لەکوێیە بەهەر حاڵ دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی تاوانێکی قێزەونە بریا و تاوانە ڕووی نەدابایە بریا حکمی شەرعیان لەسەر ئەوە جێبەجێ کردبایە کە خدا دەفەرمێ ئەمە یان ئیمساک بمەعروف یان تەسریح بإحسان بریا ئەوە بکرابای لەبەر ئەوەی دکتۆرە سانەیەکێک بوو لەو دکتۆرە زیرەکە نیسائیانەی کە هەولێر زەرری کرد بە لەدەستدانی و دیسان دکتۆر سیروانیش یەکێک بوو لەو دکتۆرە جەڕاحە زیرەکانەی کە هەولێر زەرری کرد بە لەدەستدانی بۆیە هەردوولا من بە چاوی حیادیت ئێستاش بە چاوی حیادیت تەماشا کرد دەستەکات ناخۆش بێ زۆر سپاس من زۆر سپاس بۆ جەنابەت کاک شوان سابیر یاسانا سەروەها دکتۆرە ڕووبار مەجید مامۆستای زانکۆ لە کۆلێژی یاسا لە زانکۆی سلێمانیە و مامۆستا ئازاد جەلات ڕاوشکاری خێزانی کە لەگەڵم زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاو کۆستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بەخواتان ئەسپێرم خواتان دەستان